بابەتی تۆمارکردنی سکاڵا و ڕێکارە یاساییەکانی ئەم کەیسە هەروەها بەڕێوەچوونی دادگایی و کاتی دادگایی و چۆنیەتی دادگایی ئەمانە هەمووی کۆمەڵک پرسیارن کە ئەبێ لە ڕوە یاساییەکەوەی بزانین چۆناهەیە بۆی هەم ئێمە و هەم بینەرانیش و هەم کە سوکاری ئەنفالکراوانیش ئاگاداری هەنگاوەکان بن، ئاگاداری زانیاریەکان بن لەسەر بەڕێوەچوونی دادگاییکردن یاخود کەیسی عەجاج کە لە ئێستا یەکێکە لە گرنگترین بابەتەکان لە هەرێمی کوردستان کە لە چەند ساڵ ئەم کەسە دڕندەیە دەستگیر کراوە بە هاوکاری و بە سەرپەرشتی نووسنگەی خانمی یەکەمی عێراق. جا ئەمڕۆ ئێمە دوو میوانمان هەیەکە لەسەر ئەو بابەتە. یەکێکیان خات و لانە ئالان پارێزەری ڕاوێژکار کە ئەم بەیانیە لە ستۆدیۆ لەگەڵمانە بە زۆر بەخێوی لانەخان. هەروەها کاک عاسی عەلی لە چەمچەماڵەوە لەگەڵمانەیە کە ئەویش ڕزگاربووی ئەنفالە و خۆی وەکو شاید حاڵێکی چۆنەڵی تاوانەکانی عەجاج لە چەمچەماڵەوە لەگەڵمانە. جا لانەخان بە یارمەتی جەنابەت ئەچینە لای کاک عاسی سەرەتا بۆ ئەوەی لە زاری کاک عاسیەوە لە دەمی کاک عاسیەوە تۆزێکمان لە چیرۆکە تراژیدی و چیرۆکە خەمارەکانی ناو نوگرە سەرمان زیندانی نوگرە سەرمان و ئەو یادەوەریانەی کە خۆت کاک عاسی لەوێ هەت بووە بۆمان باس بکەیت و دواتر لە ڕۆیاسایەکەشەوە لەگەڵ خاتولانەیە باسی بابەتەکەکەین. جا بانیت باش و سڵاو لێبێت کاک عاسی. پێم خۆشە لەوە دەست پێ بکەین کە تۆزێکمان لەو یادەوەری تاڵە بۆ بجێڕەوە هەم بۆ ئێمە هەم بۆ بینەران بۆی خەڵک زیاتر بزانێت ئەم عەجاجە چ تاوانبارێک بووە چ دڕندەیەک بووە کە ئەم تاوانانەی ئەنجام داوە بەرامبەر بە گەلی کورد و بە کە سوکاری ئەنفال کراون. کاک عاسی بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. فەرموو. بەڵ هەموو کاتێک باش و بانی کورساتی عەزیز باش. سپاس. سەرەتا سڵاو ڕێزمەیە بۆ خانمی عێراقی خانمی یەکەمی عێراق خاتوشاناس خۆشحاڵین بە دەستگیرکردنی ئەو تاوانبارە خوێنمژە عەجاج. من وەکو زیندانێکی نوگرە سەلمان هەرگیز ئەو تاوانانم لە فکر ناچێت کە عەجاج بەرامبەر ئێمەی کردووە. بەڵێ خۆم یەکێک لەوانە بووم کە بەدەستی ئەو لێدانم خواردووە. باش بۆمان بژێڕەوە چۆنایی بوو یعنی گرتنەکەت و ئەو لێدانوشتەی کە باسێکی چۆنایی بوو کە بەرامبەر ئەنجامی یاوە کاک عاسی. بەڵێمە لە نوگرە سەلمان بین مەڕاستی ئەو بەس ئینسان نەبوو بەس بە شەریەتیان نەبوو دڕندەیەک بوو بەرامبەر ئەو خەڵکە. بەڵێ ئیستا ئێمە لەوانە بین بە برسێتی بە تینەتی بە تەعزیب لێدان هەموو شتێکیان بەرامبەر کردی. بەڵێ بە چاوی خۆمەوە بینی مەزەلامی هەڵباستی و بە قەمچیەدا ژێرپایە گیان. بەڵێ کاک عاسی تۆ کاتە تەمەنت چەند بوو؟ بەڵێ 8 ساڵێک. بەڵێ یعنی بە تەواوەتی هەموو ئەو چیرۆکانە و بیرێت کە ئەو تاوانانەی کە ئەم کەسە دڕندەیە بەرامبەر بە زیندانیانی ناو نوگرە سەلمان ئەنجامیاوە ئەگەر بیرتە یا دیمەنێک کە زۆر کاریگەری هەبوو بێ لەسەرە بۆمان بژێڕیتەوە کاک عاسی. بەڵێ هەموو لە فکرە وەکو هەموو لە مێشما خەزن کردو لە کاتی مناڵی هەتا ئێستا هەرگیز دەیادم ناچێوانە چونکەم ئەم بانی بۆ و بانی دوو سەبوونیەداوە ئێمە بێجگە لەوەی کە ئاتە ناو سجنەکانەوە ئیتر بە کەیفی خۆی چێ تۆزیە سەری بەرگدادەوە قەمچی لێدا ئەمەوە نەبوو بڵێن ژن بێ و مناڵ بێ و هیچ بێ. بەڵێ زۆر تاوانبار بوو زۆر تاوانبارەکەی لە حەد بەدەر. باشە کاک عاسی هەم خۆت هەم ئەوانی کە شاید حاڵ بوون لە ڕووداوانی نوگرە سەلمان ئەم خەمخۆری و دڵسۆزەی نووسنگەی خانمی یەکەمی عێراق چۆن هەڵەسەنجێنن؟ بەڕاستی من بە وەکو خۆم سوپاس یەکەم دەستخۆشی لێ یەکەم و ئازانم ئیستا ئەو کاتێک کە خۆم بەربووم. باش کاک عاسی لەگەڵمانە باوکم و مامێکم لە نوگرە سەلمان بوو دوو برایشم ئەنفالە
باشە لەگەڵمانە بمێنەرەوە کاگعاسی هینە لای لانەخان دووبارە سڵاو لە ڕووی یاساییەوە با بم پرسیارە دەست پێ بکەین عەجاج تاوانبارە یاخود تۆمەتبارە؟ سپاس دەستان خۆش بێت بەڕاستی ئێمە مەگەرمانە لەسەر بابەتە قسە بکەین پێش هەموو شتێگەمە ناتوانین بڵێن تاوانبارە ئەگەر لە ڕۆ ئینسانیەکەوە وەکو کوردێک لە ئەوەی کە وجدانی خۆمان ئاسوودە بکەین ئێمە هەمیشاڵێن کەسێکی دڕندە بووە کەسێکی جەلات بووە کەسێکە تاوانی زۆر گەورەی بەرامبەر بە کورد بەرامبەر بە مناڵ و گەنج و پیر کردووە بەڵام لە ڕووە یاساییەکەەوە هەڵەیە ئەگەر ئێمە بڵین تاوانبارە لەبەر ئەوەی لە ڕووی یاساییەوە تاوانبار کەسێکی بەریئە هەتا ئەو کاتێک کە تاوانەکە لەسەری ئیسپاتە بێ بۆیە ئێمە لە ئێستاە بە تۆمەتبار ناوی ئەهێنین هەتا ئەو کاتەی پشت بەخوا بە هاوکاری ئەو کەسانی کە بەڕاستی بەدەستی عەجاج ئەشکەنجە دراون لە ڕێی سکاڵاوە کە دواتر باسی دەکەین ئەگەر هەموو ئەمانە بۆ دادگا سەلمێنرا ئەو کاتە ئێمە بە فەرمی دەتوانین بڵین عەجاج تاوانبارە و تاوانی زۆر گەورەی بەرامبەر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە. باشە لانەخان شێوازی یاخود میکانیزمی دادگایەکەت چۆنە بێ یاخود هێشتا زۆر باسیکەین وەک خۆتان ئەزانن دادگای نێودەوڵەتیمان هەیە دادگای تاوانەکانی نێودەوڵەتی دادگای عێراقمان هەیە هەرێمی کوردستانیشمان هەیە پرسیارەکەم ئەوەیە پرۆسی دادگایکردنەکەت چۆنە بێ یاخود بڵێن هێشتا زووە باسێمە کرێت ئێمە پێشەوەی باسی پرۆسی دادگایەکە بکەین بیرمان نەچێت ئێمە عەجاج کە دەستگیر کراوەیەکێکە لەو کەسانەی کە ناوی هێنراوە یەکێکە لەو تۆمەتبارانەی کە دەستی هەبووە لە تاوانی ئەنفال بۆیە کاتێک کە تۆ تۆمەتبارێک داوا دەکرێت لەلایەن دادگاوە بێ بزانی تاوانەکەی چییە تاوانی ئەم کاتێکە بۆ نمونە باس لە پرسی ئەنفالەکرێ ئەبێ بزانین لە هەرێمی کوردستان ئایا پرسی ئەنفال بە جینۆساید ناسێنراوە یاخود لە عێراق ئەمە کراوە یان لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەمە کراوە ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین ئێمە لە 2008 لە پەرلەمانی کوردستان پرسی ئەنفال بە بڕیارێک بە جینۆساید ناسێنراوە بەڵام بە یاسا تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان یاسایەکمان نییە تایبەت بە دانپێدانانی ئەنفال کە ئەمە بڵین ئەنفال جینۆسایدە باشە کە ئەمەیەکێکە بەڕاستی لەو گرفتانەی کە ئێمە هەمانە چونکە ئەو کات کە بە بڕیار دەرچووە ئیتر دواتر پەرلەمان بەڕاستی ئیشێکی جدی لەسەر ئەو بابەتە نەکردووە و ئێمە دەزانین و ئەو بڕیارانی کە دەدرێ هێزی یاسایی نییە بەقەدەر ئەوەی کە تۆ یاسایەکت هەبێ کەواتە لەبەرەوەی ئێمە لە هەرێمی کوردستان یاسای دانپێدانانی جینۆسایدمان نییە ناتوانین عەجاج لە هەرێمی کوردستان لەسەر ئەو پرسە دادگایی بکەین دەتوانین بەڵێ ئەزانی بۆ دەتوانین ئێمە دەتوانین لەبەر ئەوەی بەشێکی زۆری شاید حاڵەکان و سکاڵاکاران لە هەرێمی کوردستانن دەتوانین ئێمە لە هەرێمی کوردستان عەجاج دادگایی بکرێ بەڵام ئەو کاتە دەبێت بگەڕێنەوە بۆ یاسای سزادانی عێراقی ئەو کاتە بەپێی مادی 406 دەبێت عەجاج دادگایی بکرێت لەو کاتە تاوانەکە زۆر بچووکە کرێتەوە ئەو تاوانانەی عەجاج بەرامبەر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردوێتی زۆر لەوە گەورەترە کە تۆ بێ بە یاسای سزادانی عێراقی لێپرسینەوەی لەگەڵ بکەین بۆیە ئێمە لەم کاتەیە دەبێت بگەڕێنەوە بۆ عێراق ئێمە لە عێراق دوای ئەوەی کە ساڵی 2005 یاسای دادگای باڵای نێودەوڵەتی ئەم یاسایە دادگای باڵای نێودەوڵەتی بڕیاریدا کە دابمەزرێ بۆ هەموو ئەو کەسانەی سەرانی ڕژێمی بەعس کە دەستیان هەبووە لەو تاوانانەی کۆمەڵێک تاوان بوون لە ناویشە لە چوارچێوەی ئەوەشە ئەو تاوانانەی کە بەرامبەر بە کورد کراوە بە خۆشحاڵیەوە لە 2007 لە عێراق بەڕەسمی پرسی ئەنفال بە جینۆساید ناسێنراوە یەکێ بۆ لەو تاوانانەی کە بە جینۆساید ناسێنراوە بۆیە ئێمە بۆ دادگاییکردنی عەجاج دەبێت بگەڕێنەوە بۆ دادگای باڵای تاوانەکان لەوێوە پرۆسی دادگایکردنەکە دەست پێ بکە بەڵام پێش ئەوە مەرحەلەی لێکۆڵینەوەمان هەیە دەکرێت لێکۆڵینەوە لە دادگاکانی هەرێمی کوردستان دادگای لێکۆڵینەوە لەبەری وەگوتم بەشێکی زۆری شاید حاڵەکان و سکاڵاکاران لە هەرێمی کوردستان کەواتە ئەتوانین لێرە کەیسەکە کۆ بکرێتەوە سکاڵاکان هەمووی ڕێک بکرێت بە کەیسێک بە تیمێک بچێتە بەغاو لە بەغایشی لەسەر دەکرێت بەڵێ دادگای تایبەتمەند دادگای لێکۆڵینەوە لێرە شەکواکان ببینێت هەموو ئەم سکاڵایەنە کۆ بکرێتەوە دواتر تەسلیم بەکێ بکرێت بە دادگای باڵای تاوانەکان یەک شتی تر هەیە دەتوانێت بکرێت لەبەرەوەی ئێمە بەشێکی زۆری وەگوتم خەڵکەکە لێرەن دەکرێت دادگای باڵای تاوانەکان باشە لە ڕێی ئەنجومەنی دادوەریەوە بڕیارێک دەربکات کە لە هەرێمی کوردستان دادگای بکرێت بەڵام کێ بیکە
هەمان دادوەرەکانی دادگای باڵای فیدراڵی بێنە هەرێمی کوردستان واتە ئەوانیانە ئێرە واتە ئێمە ناتوانین لێرە وەک باسم کرد ببوورە لە هەرێمی کوردستان دادگای بکەین بەڵام دەکرێت بە بڕیاری ئەنجومەنی دادوەری عێراق چی بکرێت ئەو دادوەرانەی کە لە دادگای باڵای فیدراڵی تەنها فەرقەکە ئەوەیە تۆ ئەم هەموو خەڵکە کە لە هەرێمی کوردستان هەن ڕەنگە نەتوانن لە کاتی دادگایکردنەکە وەک ئەوەی کە لەوەی سەدام حوسێن وڵانەیە بینیمان خەڵکێکی زۆر وەکو شایەت حاڵ وەکو سکاڵاکار دەبێ ببرێنە بەغداد ئەو کاتە کار ئاسانیەکە بۆ ئەوەی کە خەڵکەکە هەمووی لێرن دادوەرەکان بهێنرێت ئێرە بەڵام تەسەورەکەم ئەوەش تۆزێ قورس بێ دوجار هەر ئەبێت لە بەغداد ئەو دادگایە بکە باشە لا نەخەن ئەوە دێم بزانم دادگای باڵای تاوانەکانی عێراق هەڵوەشێنراوەتەوە پرۆسی دادگایکردنەکە چۆنە بێت ئایا دەستەی شکە لە دادوەرەکان پێگەهێنرێت کاتی پرۆسی دادگایکردنەکە بەڵێ لە ئێستاە بابەتی لێکۆڵینەوە بڵێ مەرحەلەی لێکۆڵینەوەیە ئێمە نازانین بەڕاستی دواتر چی ڕوئەیە و دادگای باڵای نێودەوڵەتی دادگایەکە کە ببوورە دادگای محکەمەی اتحادی عولیا با بڵێن دادگای باڵای تاوانەکان لە ئێستادا کە هەڵوەشاوەتەوە بەڵام دەبێت جێگرەوەی بۆ دابنرێت واتە دەستەیەکە ئەم دادگایە کە لە 2005 دامەزراوە هەتا کۆی کارەکانی تەواو نەکات ئەم دادگایە دەمێنێتەوە بۆیە ناکرێت ئێستا ئێمە بڵین دادگاکە تەواو دەرگاکەی داخستۆ ڕۆشتۆتەوە بۆ ماڵەوە ئێمە چی بکەین ئەمە پرۆسەیەکە لەوانەیە کاتی بێت کە ئەم دادگای وایە و دواتر دادوەری تر دەست بەکار دەبێت و دادگاکە دەست بەکارەکانی دەکاتەوە بۆیە ئێمە جارە پرۆسی لێکۆڵینەوەمان هەیە تاکو مەرحەلی لێکۆڵینەوە تەواو دەبێت ڕەنگە دادگاکەش بکوێتەوە سەر سکە و کارەکانی خۆی کاکاروانخوا ئەو فۆرمە بخەرەوە سەر شاشەکە عەزەنەبێ بۆی لانەخان ڕوونکردنەوەی تەواومان باتێ لە سەر فۆرمەکە لانەخان ئێمە ئاگادارین جەنابە لە یەکەم ڕۆژی کە ئەم هەواڵە بڵاو بۆ لە میدیاکانەوە وەکو پارێزەر لەم کەیسە مەشغوڵن جا ئەم فۆرمە بەڕوونی بە جوانی بۆمان شی بکەرەوە کە چیە و چۆنە چۆن کەسێک کە سوکاری ئەنفال کراوەنە یاخود شایەت حاڵە چۆن بێت ئەم فۆرمە پڕ بکاتەوە پێویستی بە پارێزەرە بێت لە نووسنگانی کە دانراون بۆ سکاڵا تۆمارکردن بەڵێ کاکۆسار ئێمە وەک باسم کردمە لە سەرتاوە ئاجاجێکێکە لەو تۆمەتبارانەی کە ناوی هێنراوە دیارە دوای ئەوەی کە کەسانێکی زۆر دەستگیر کران لە دادگای باڵای تاوانەکان نزیک بە 423 کەس ناویان هێنرا کە دەبێت ئەمانە دەستگیر بکرێن دوای ساڵانێکی زۆر 37 ساڵ بەسەر ئەو تاوانەدا تێپەڕی کردووە بەڵام بە هەوڵەکانی خانمی یەکەمی عێراق خات و شاناز برای محمەد کە بەردەوام کار لەسەر پرسی ئەنفال دەکا خۆی دەچێتە سەرگۆڕە بە کۆمەڵەکان گۆڕەکان هەڵدەدرێتەوە خۆی تێستی DNA بۆ کە سوکاری ئەنفالەکان دەکا بۆ ئەوەی کە ئێسک و پروسکی ئەو کەسانە بهێنرێنەوە خاکەکەی خۆیان و لێرە بنێژرێن ئەمەژێکی کترەوە هەوڵانی کە خانمی یەکەمی عێراقدای دوای ئەوەی کە عەجاج دەستگیر کرا بەڵێ دوای ئەوەی کە عەجاج دەستگیر کرا ڕاگەندراوێک بڵاو کرایەوە بۆ ئەوەی هەموو ئەو کەسانەی کە سکاڵایان لەسەر عەجاج هەیە واتە خۆیان دەستگیر کراون یان شایەت حاڵی ڕووداوەکانن یان کە سوکاریان ئەنفالە دێن چی ئەکەن ئەم فۆرمە پڕەکەنەوە پێ دەوترێت فۆرمی سکاڵای زیندانیانی نوگرە سەلمان دژی عەجاج ئەحمەد سێ شوێنی ڕئیسی ڕاگەیەنراوە لە سلێمانی لە ئەمنە سوورەکە لە چەمچەماڵ لە مۆنومنتی ئەنفال لە کەلار لە بەڕێبەراتی گشتی شەیدانی گەرمیان چەند ڕۆژێکە تیمێکی زۆر لەو شوێنانە دانیشتون ئەم تیمانە لەو شوێنانە دانیشتون تا نوێی مانگ بەردەوام دەبێت داوا لە هەموو ئەو هاوڵاتیانە کراوە ئێمە بەردەوام لە ڕاگەیاندنەکانەوە داوای ئەوەمان کردووە کە هەر کەسێک شایەت حاڵی ئەو تاوانانەیە کە عەجاج کردوێتی خۆی یان کە سوکاری یان خۆی ئەشکەنجە دراوە لەلایەن ئەوەوە یان کە سوکاری ئەنفالە بچێتە ئەو شوێنانەی کە باسمان کرد ئەم فۆرمە پڕکاتەوە دیارە ئەم فۆرما کۆمەڵێک زانیاری زۆر گرنگی تایە لەسەر ناوی ئەو کەسا شوێنی لەدایک بوونی بەڵێ هیچ ئەندامێکی خێزانی لەگەڵ بۆ ناوی ئەندامانی خێزانەکەی ئەو ئەشکەنجانەی چەند کەس لە ئەندامانی خێزانەکەی ڕزگاریان بووە ناوی ئەو کەسانەی کە ڕزگاریان بووە پرسیارەکرێڵێ ئایا خۆت بەدەستی عەجاج ئەشکەنجە دراوی ئەمە وەکو شایەت حاڵیەکە بێ و کاتە بۆ خۆت کە ئەشکەنجە دراوی ئەمە دوایی ئەو کەیسوانی گرنگە کە ئەوەی کە هەیە بەڵێ ئەم پرسیارانە طبعاً ڕەچاوی زۆر شتی ورد کراوە لە ڕووی یاساییەوە کە ئەمانە دەبنا بەڵگەی زۆر باش کە دواتر ئێمە لە دادگا بتوانین سوودی لێوەربگرین بە چاوی خۆت بینیوتە کەسێکی تر بۆ نمونە ئەشکەنجە درابێ چەند کەس لە خێزانەکەت لەوێ شەهید بوون ناوی ئەو کەسانی کە لەوێ شەهید بوون چیترت بینیوە کە عەجاج لە زیندانەکە کردوێتی بە سەرهاد یعنی ئەها ئەمانە تۆ بە سەرهاتێکە ئیجێڕیتەوە بە چاوی خۆت شتێکت بینیوە بەرامبەر خۆت کراوە هەموو ئەمانە دەبنا بەڵگەیەکی زۆر دروست بۆ ئەوەی کە دواتر بتوانرێ عەجاجی
پێ دادگایی بکرێت. دیارە وەک باسمان کرد ئەم فۆرما کە پێی دەوترێت فۆرمی سکاڵا هەموو ئەو کەسانە ناوەکانیان تۆمار دەکرێت. دواتر لە ڕێی ئەو تیمانەوەی کە دیاری کراوە ئەم فۆرمانە کۆ دەکرێتەوە کە ئەم فۆرمانە کۆ کرایەوە تەسلیم بە دادوەری دادگای لێکۆڵینەوە دەکرێت. کە تەسلیم بە دادوەری دادگای لێکۆڵینەوە کرا جارێکی تر ئەم کەسانە تەمان ئەم فۆرما هەموو زانیارێکی وردی لەسەر و کەسەتیایە. باشە دواتر بێگومان ئەم کەسانە یەک بە یەک بانک دەکرێنەوە دەچنە بەردەم دادوەری لێکۆڵینەوە درێژخایەنە بڵێ دوای ئەوە یەک دەچنە بەردەم دادوەری لێکۆڵینەوە وتەکانی خۆیان دووبارە دەکەنەوە جارێکی تر هەموو ئەم ئیفادانە ئەم وتانە لە دادگای لێکۆڵینەوە دادوەری لێکۆڵینەوە کۆی دەکاتەوە دواتر وەک باسمان کرد ئەگەر دادگاکە و دادوەرەکان بهێنرێنە هەرێمی کوردستان تەسلیم بەوانەکرێت ئەگەر نە ئەمانە هەمووی دەچێتە بەغداد و تەسلیم بە دادوەرانی دادگای باڵای بەڵێ جالانە خان من پرسیارێکم لەسەر فۆرمەکە هەیە بەڵام مەچمۆ لای میوانەکەمان لە چەمچەماڵ و دواتر پرسیارەکە لێ زۆر باش کاک ئاسی بەڕێستان ڕزگاربووی ئەمفالن شاید حاڵن کە لە نوگرە سەلمان چەندین ڕووداوی کارەساتی تراجیدیا ڕووی داوە ئەگەر بکرێت کۆی گشتی ئەوانەی کە تۆ بینیوتە لە نوگرە سەلمان کە لەلایەن عەجاج و دار و دەستەکەیەوە کراوە بۆمان باس بکەی بەڵێ من خۆم یەکێ لەوانە بووم کە قەمچێکی دا بە سەرما چونکە لەو کاتا وەجبۆش بە کە بەریاندای لە کات بەردانە دوو حەوشە بوو باوکم لە حەوشە بنیە جێما کە جێمایتر من چوومەوە دوێ دەستم کردە گریان نانێشت باوکم بێتە ئەو دیوە ئیتر باوکم بەبانە هات تەبعا نوگرە سەلمان دوو قاتە بە قاتی سەرەوە هات خۆم لە خوارەوە بووم دەستم کردە گریان جا من بە باوکمەوە مامە وەرە خوارەوە تمەس ئەو چاوی لێوە عەجاز بەرەو من دێ من ئەوم نەبینی من دەستم کردووە گریان ئاگە زای دای ببان سەرما قەم چییە دەستم کردە گریان و ڕام کردەوە بەناو خەڵکەکە ئەمە یەک لە تاوانە بەرامبەر خۆم زەلامم بینیوە ئاوە پاڵی خستۆ ببانە ڕۆی بە قەمچی لێی داوە بەڵێ زەلامی هەڵبەستیەوە بە شیشە ئاوا جا زەلامێکمان لەگەڵ بۆ عەرەبیە زانی ناوی کاکسابیر و بەداخەوە ئەولو عەمری خۆی کرد نەگەڕاوە لەگەڵ ئێمە هەر خەڵکی دیەکەی خۆمان بوو عەرەبیە زانی ئەوانەی هەڵبەست ئەپاڕانەوان و تو خوا مەزۆش تووڕا بووم لەو تێ ناگەشت وتمان کاکسابیرە وڵە چێ عەرەبیە زانی ئەی وەڵاوە خوا لێرە ئەڵێ خوا لێرە نیە خوا ئینجازەیە من لە جادی خوا لە ئێوە نەعوذ بالله ئەمەنە تاوانبار بەڵێ ئەمە لە تاوانەکانی بە چاو خۆم زەلامێکم بینی بۆ ماڵات یەک نازانم شیش بوو یا قەمچی بوو دا بەسەریا تقریبا 10 دقەی نەبر گیانی دەرچوو باشە کاک عاسی تۆ جۆ لە قسەکانی لانەخان بوو کە ئێستا بانی بۆ بانی بەڵێ لە ستۆدیۆ لەگەڵمانایە ئەم فۆرمە و پڕ کردوتەوە جەنابێ باسی ئەم تاوانانە و کردو لە فۆرمەکەیە بەڵێ هاتمە لە مۆنومنتی ئەنفالەکان وێ سکاڵای خۆم کردووە و فۆرمەکەم پڕ کردوێتەوە باشە ئەگەر ئێستا ئەم کەسەی کە دەستگیر کراوە عەجاج من ئەوەی لەگەڵ بەڵێ بیبینی ئەی ناسیتەوە بەڵێ و کاتەی گەنجێکی چوارشانەی سمێن ڕەشی تۆزێ بە خۆیەوە بوو قەوی قۆڵێک بوو بەڵێ چۆن من بەڵێ ناسمەوە ماگە زۆر تێکچەک چوو بێ و ڕوخساری وینی گۆڕابێنا 100% ڕێنە بینیمە خۆیەتی باشە کاک ئاسی ئەوەندەی ئێمە بزانین تۆ هەندێک کەلوپەلت پێ سەردەمی نوگرە سەلمانە ئەگەر بۆ بینەرانی بخەیتە ڕوو بۆ ئێمەی باس بکەیت ئەو کەلوپەلانە چین بە دیاری کراوی بەڵێکیان ئەم قاپەیە لەگەڵ خۆم و باوک و مام لەوێ بین چەند جار باوکم سەبوونی کوتیوە و هاڕیوەتی ئاوی گەرم کردووە نا ئەم قاپا خواردومانە باشە ئەمەیەکێ لە قاپەکان یەکەم جارماوە من نەخۆش کەوتم ماوە تووشی نەخۆشیەک بووم خەریو بمرم دووسێ ڕۆی هۆشم نەبوو لە خۆما هیچم نەخوارد بوو سەبوونیشم نەخوارد بوو هەستامەوەتم مامە برسیمە زۆر چوو گەڕا لای پیاوی ئاوە شتەکانی بە قاچاق هێنا بۆ ناو سجنەکە قوتیۆ گۆشتی هێنا قوتیۆ گۆشتی ئەوستا سەرک نازان مانگا بوو گا بوو چتە سەرگاگی پێوە بوو قوتۆ گۆشتەکە هێنا ئەو گۆشتەی ئەمە ئاخر جار و یەکەم جارێک ئەم قاپێ من لە نوگرە سەلمان گۆشتی تیابێ ئەو کاتە بوو باوکم بۆمی گەرم کردو لەم قاپا خواردم بە سەبوونیەکەوە ئەوە یەکەم گۆشت بوو لە نوگرە سەلمان خواردم و ئاخر جاری بەرەو جارە بینیمە باش کاک عاسی لەم قاپا بوو کاک عاسی قاپە مەڵ کردووە یادگاری بەڵێ لانەخان وەکو پارێزەرێک ئێوە قسە و لەگەڵا بکات و پرسیارە لێ کانجا بۆی
ئێمە یینە ئەم لاوە خۆتان بەیەکەوە گفتوگۆیە بکەن لا نەخانویستە قسە لەگەڵ کاک عاسیات و پرسیاری لێ دەستخۆش سڵاو لە بێکاک ئاسی من ویستم پرسیاری ئەوە بکەم باس لەوە کرد پرسیارێکمان کورتمان ئەو کەسە ببینی ئەی ناسیتەوە ئەوەی کە ئێستا دەستگیر کراوە وێنەکەی لە کە بڵاو کراوەتەوە باس لەوە دەکرێت کە هەندێک جوانکاری بۆ خۆی کردووە بۆی نەناسرێتەوە بێگومان لە ماوەی 37 ساڵدا ئەمەی کردووە کە بۆ ئەوەی لە لای خەڵک نەناسرێتەوە ئەوەی کە ئێوە بینیتان هەرچەنە کە تۆ مناڵبووی ئەو کاتە 19 ساڵێک بووی لە نوگرە سەلمان بەڵام ئێستا سەرڕای ئەوەی کە ئەم کەسە جوانکاریشی کردووە بەڵام دڵنیای یعنی بە تەواوەتی دەیناسیتەوە کە ئەم کەسە ئەو تۆمەتبارەیە بەڵێ بەڵێ مەگەر خاڵێکیش بە ئێرێ بوو خاڵەکەی نازام لادابیانەیەکە لەوانە بوو بەڵێ لە 100 دڵنیا بخۆیەتی خۆی بەر کە سوکارەکەی شەڵی خۆی بەرپرس بووە لە هین بووە لە نوگرە سەلمان بوو بەڵێ دەستخۆش ئەمن کاک کۆستا بگورە ئەو پرسیارم پێش ئەوە من ئەو پرسیارم بۆیە کرد تەبعاً دەبینین تۆزێک مزایدە بەم بابەتەوە دەکرێت هەندێک لایەن و هەندێک ڕاگەیاندن و ئەمە دەچنە لای کە سوکاری وتەی کە سوکاری وەردەگرن یعنی ئەمە شتێکی واقعە هەر کەسێک کە تاوانێک ئەنجام بدا کە تۆ دەچی لەگەڵ کە سوکارەکەی قسە دەکەی ناڵێ ئەمە ئەوە یعنی بێگومان ئەو ناچارە هەندێک بابەت و بەڵگەت بۆ بێنێتە پێشەوە کە نکولی بکە لەوەی کە ئەم کەسە عجاج بێ و ئەوش ئەو جوانکاریانە بۆ ئەوە کردو بۆ ئەوەی وەک قسەکەی تۆ بۆ نمونە کە سوکارەکەی بەڵێ بۆ ئەوەیە کە بابەتەکە بەلاڕێجا ببرێ یاخود ئەو کەسانی کە دەستێکی باڵایان هەبووە لەم بابەتەدا بەناڕاستەوخۆ لەو کەسانە بدرێ بەڵام دوجار ئێمە هەموو ئەو کەسانی لە ڕاگەیاندنەکانەوە بەدە لە ڕاگەیاننیش قسەیان لەگەڵ کراوە شاید حاڵی ڕووداوەکانن خۆیان لە نوگرە سەلمان بوون دەزانن کە ئەگەرچی ئەم کەسام خاڵی لابردویان لوتی تەجمیل کردو هەر جوانکارێکی کردووە بەڵام بەتەواتی دەیناسنەوە کە بڵێ ئەم تۆمەتبارە عجاجە بەڵێ نەخان ویسم پرسیاری ئەوە بکەم یعنی زۆری شاید حاڵەکانی کە ئێستا لە ژیانە ماوە لەسەر تاوانەکانی عجاج لەو کاتەیە تەمەنیان مناڵ بووە لە نێوان 6 ساڵ 7 ساڵ 8 ساڵ و ئەمانەیە بووە هەشمان عنوانی کە مایوشنەتەوە لە تەمەنان ئەمانە وتەکانیان چۆن وەرەگیرە لە دادگا ینی ڕەنگە ینی ئەم پرسیارە دروست نابێت کە بڵێ ئەم کەسە مناڵ بووە ئێستا ناتوانێت وەکو شاید حاڵێک بێت ئەم تاوانانە ئیسپات بکا بەسەر ئەم کەسەیە ئەو کەسانی کە ئەو کات مناڵ بوون ئێستا سکاڵا ئەکەن وەک شاید حاڵ نایەن وەک سکاڵاکاریان ئێمە هەمیشە لە دادگا دەڵێن بۆ نمونە کاتێک لەسەر هەندێک بابەت کە شایەتی دەدرێت دەڵێن دەبێت کاتی ئەنجامدانی تاوانەکە 18 ساڵی تەواو کردبێ بەڵام بۆ نمونەیەکێکی وەکو ئەم بەڕێزە ئەو کات کە لێ بۆ 19 ساڵ بووە ئێستا نایەت بڵێ من شاید حاڵێکم کە ئەم کەسە وای کردو وای خۆی دەبێتە سکاڵاکار خۆی دەبێتە سکاڵاکار و مافی ئەوەی هەیە کە سکاڵا بکە لەسەر ئەو تاوان ئەشکەنجانە ئەم فۆرما نەخێر لەم فۆرمەیە بابەتی تەمەنوش دیاری کراوە بەڵام باسی لەوەکە بڵێ خۆت بەدەستی عجاج ئەشکەنجە دراوی یان بە چاوی خۆت بینیوتە ئەمە دوشتی جیاوازە ئەگەر خۆت بەدەستی عجاج ئەشکەنجە نەدراوی بەڵام بە چاوی خۆت بینی بێتێ ئەو کاتە دەبێتە شایەت حاڵ بەڵام ئەگەر خۆت بەدەستی عجاج ئەشکەنجە درابی ئەو کاتە تۆ دەبیتە سکاڵاکار و بەشێکی زۆری کەیسەکانی ئێمە کە دەیبینین سکاڵاکارن لەبەرەوەی عجاج سەرپەرشتیاری نوگرە سەلمان بووە زیندانی نوگرە سەلمان بووە ئەوەی کە لە دەرەوەی زیندان بووە ڕەنگە نەیزانی بێ عجاج کێیە ڕەنگە دەموچاوی عجاجی نەبینی بێت تەنها ئەوەی کە ئەگەر ئەم کەسانە کە لە زیندان ئازاد کراون دوای باسییان کردبێتەوە بۆیە بەشێکی زۆری ئەمانەی کە ئێستا قسە دەکەن خۆیان لە نوگرە سەلمان بوون خۆیان بە چاوی خۆیان شتەکانیان بینیوە و خۆیان بەشێک بوون لە ئەشکەنجەکان کەواتە ئەمانە هەموو ڕاستە دەبنە شایەت حاڵ بەسەریەکەوە بەڵام وەکو لایەنە یاساییەکە بە دەرەجە یەکەم سکاڵاکارن بۆ کەیسەکە باشترە باشە من پێشێ بچین لای کاک عاسی وتم پرسیارێکمێ لەسەر فۆرمەکە ئەوانەی کە شایەت حاڵ بوون لە نوگرە سەلمان ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستانن بۆ نمونە لە ئەوروپانیان لە هەر وڵاتێکیکە ئەتوان ئەو فۆرمە پڕبکەنەوە یان بە چ میکانیزمێک ئەتوانن ئەگەر ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستان شایەت حاڵن یان سکاڵاکارن ئەوەی کە لە ڕووداوەکە بوو لە نوگرە سەلمان بۆ نمونە خۆی لە زیندان ئێمە یەک شتمان هەیە بۆ وەڵامی ئەم پرسیاری تۆ جارە بێ بچینەوە لەسەر ئاسی نێودەوڵەتی لەبەرەوەی ئەگەر تۆ کەسێک لێرە نەبێ لە هەرێمی کوردستان و لە خاکی عێراقا نەبێ واتە تۆ ناتوانانی بە هیچ یاسایەکی عێراقی کاری لەسەر بکە بگەڕێتەوە بۆ یاسا نێودەوڵەتیەکە ئێمە دادگای تاوانکاری نێودەوڵەتیمان هەیە دادگای تاوانکاری نێودەوڵەتی لە ساڵ 1990 بڕیار لەسەرم دادگایە درا لە 2002 دەستی بەکارەکانی کرد گرفتی ئەم دادگایە ئەوەیە هیچ تاوانێکی پێش خۆی نابینێت
واتە ئەنفال لە ساڵ 1970 ڕوویاوە بەڵام لە 2002ەوە دادگای تاوانکاری نێودەوڵەتی دەستی بەکارەکانی کردووە واتە هەر تاوانێک پێش 2002 ڕوویابێ دادگای تاوانکاری نێودەوڵەتی نایبینێ بۆیە ئەمە یاساکەی وایە دادگای تاوانکاری نێودەوڵەتی کە دامەزراوە لەبەر دوو هۆکاری یەکەم کە ئێمە ناتوانین پرسی ئەنفال ئەگەر بۆ نمونە قەنەعەتمان بە عێراقیش نییە بە محکەمەی اتحادیە عولیاش نییە ناتوانین ئەم پرسە بەرینە دەرەوە لەبەرەوەی کاتی خۆی لە ساڵ 1990 یەکێک لەو دەوڵەتانەی کە دەنگی بە دامەزراندنی ئەم دادگایانە عێراق بوو عێراق دەنگی بە دامەزرانی ئەم دادگایانەیە بەدەر لەمەش وەک باسم کرد لە دەستوری دادگاکەیە دامەزراندنی دادگاکەیە هاتووە ئەڵێ ئەم دادگایە هیچ داوایەک نابینێ کە ئەنجامدانی تاوانەکەی پێش ساڵی 2002 بێ کەواتە ئەمە ناتوانین بابەتێکی ترمان هەیە پێوترێ اختصاصی شامل هەندێک لە دەوڵەتان لە محکەمەی دەوڵەتان اختصاصی شامل نازام ببورن بە کوردی نازام چی پێڵن بەڵام مستەڵەح قانونیەکەی وهایە تاوانێک ئەگەر لە وڵاتە شاڕووی نایابێ ئەگەر تاوانبار و تاوان لە سەرکراویش لە وڵاتیان نەبن بەڵام ئەگەر کەسێک لەوێ سکاڵا بکە ئەم وڵاتە دەتوانێت لەوێ دادگایی بکە ئەمە وەڵامی پرسیارەکەی تۆیە بەڵام ئەمە لە چه حاڵەتێکا ڕوئەیە ئەبێت تاوانبار یاخ با بڵین تۆمەتبار کە دەستگیر کراوە لە وڵاتە دەستگیر کرابێ بۆ نمونە ئەگەر هاتوو ئەجاج چۆتە وڵاتێک لە سوید بۆ نمونە لە هۆڵندا لە وڵاتێک لەوێ دەستگیر کراوە ئەو کاتە ئەو کەسانەی کە لە وڵاتە کوردن کاتی خۆی بەدەستی ئەجاج ئەشکەنجە دراون لە ڕێی اختصاصی شاملەوە لە دادگای ئەو وڵاتە دەتوانن سکاڵا لەسەر ئەجاج بکەن بەڵام ئێستا ئێمە گرفتەکەمان ئەوەیە ئەجاج گرفتیش نییە بە خۆشحاڵیەوە ئەجاج لە خاکی عێراق دەستگیر کراوە و ئێستا لە خاکی عێراقایە بۆیە ئەو کەسانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانە ناتوانن لە ڕێی دادگاکانی وڵاتی خۆیانەوە داوا تۆمار بکەن بۆ حاڵەتێکی وەها ئەبێ دڵسۆزی بنوێنن بۆ ئەوەی ئەو ئەشکەنجەدان و زوڵم و زۆرداری کە بەرامبەریان کراوە بە هەدەر نەڕوا بگەڕێنەوە خاکی کوردستان و لێرە ئەو فۆرمە بڕکەنەوە لا نەخان ماوەی چەند ڕۆژێکە کە ئەم نووسنگانە کراونەتەوە ئەو دواترە چینە لای شاخەوان و هێمنیش لەگەڵمانە بن لەو بنکانەوە ئەتوانین لەگەڵوانیشا گفتوگۆی زیاترەکەین لەم نووسنگانەیە یاخود لەم ئۆفیسانەیە پێویست بەوە ئەکە کە پارێزەر بوونی هەبێت و لەوێ بێ بۆ ئەوی کە سکاڵاکەرێک یاخود شاید حاڵێک یەک بۆ ئەوێ پارێزەرەکە زیاتر بۆی ڕوون بکاتەوە گرنگیەکەی ئەم فۆرمەکە پڕ بکاتەوە ڕەنگە هەنێک زانیاری هەر نەبێ بەڕاستی تەمە نابێت نەزانێت تااقەتی ئەوشی نەبێ بڵێ ئێستا من ئەم هێن و ئەم بن و تەمەنەکەمی ئەوە نەماوە بەڵام چۆن جەنابەت وەکو پارێزەرێک بۆی ڕوونەکەیتەوە کە ئەمە تا چەند گرنگە هەم بۆ خۆی بۆ کە سوکاری بۆ گەلی کورد بۆ ئەوەی کە ئەم تاوانبارە دەستگیر بەڵێ ئەو تیمانەی کە ڕاگەیەنراون کاک کۆسار بێگومان پێشوەخت فۆرمەکە بە تەواوەتی بۆیان ڕوون کراوەتەوە کە ئەمە چۆنە پرسیارەکان چۆن دەکەن مەرجەکان چیە و ئەوەی دەچێتە ئەوێ دەبێت چی پێبێ مەرجنیە لەوێ پارێزەری لێبێت لەبەری وەگوتمان ئەم فۆرما سەرەتایە تەنها تۆمارکردنی ئەو کەسانەیە کە دەیانەوێت سکاڵا تۆمار بکەن دواتر لە مەرحەلەی لێکۆڵینەوەیە کە ئەم کەسانە وتە وەرەگرن ڕەنگە کۆمەڵێک پارێزەری خۆبەخش دوجار داخلی کەیسەکان بن بینیومانە لە کەیسەکانی سەدام حسێن و ئەوانەی ترکە لەسەر پرسی ئەنفال و جینۆسایدی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە ئەمانە چەنەها پارێزەری خۆبەخش لەسەر ئەم بابەتە هاتنە سەرخەت بۆیە بوونی پارێزەر بۆ ئەو کات گرنگە کە دەچینە مەرحەلەی لێکۆڵینەوە و بە تایبەتریش مەرحەلەی دادگایی کردن ئەمەی کە ئێستا هەیە ئەم فۆرمە ئێمە وەکو ئیعلام بەڕاستی زۆر گرنگە ڕاگەیاندنەکان ئیشی لەسەر بکەن و دەستگای میدیای کورساتیش بە خۆشحاڵیەوە زۆر ئیشمان لەسەر ئەمە کردووە بەڵێ ڕوونکردنەوەی تەواومان لەسەر ئەم فۆرمایەوە و جارێکی ترەوە تا لە ڕێی بەرنامەکەی بەڕێستانەوە ڕوونکردنەوە ئەین چونکە تا نوێی مانگ دیاری کراوە بۆ ئەوەی کە یەکێک لە دوای نوۆی مانگ بێ وەرەگیرێ لە یاوە تا ئێستا بڕیارەکە وایە تا نوۆی مانگ بێ بەڵام لە ئەگەری درێژکردنەوەی مودەکە بۆ نایانی هیچ مانعێکی یاسایی نییە ئەگەر تۆ بتەوێت ئەو مودەیە درێژ بکەیتەوە چونکە ڕەنگە کەسانێکە بنەوەی بەڕێستان باستان کرد لە دەرەوەی وڵاتە پێی ئەچێتایەتەوە ئێرە یان ڕەنگە کەسانێک هۆشیارێکی تاوان لەسەر و بابەتە نەبێت دوای ئەوەی کە لە ڕاگەیاندنەکانەوە هەڵمەتەکانی هۆشیاری بینن ئەو کات بڕیاری ئەو بن کە بێن ئەم فۆرمە پڕکەنەوە بۆیە تا ئێستا بڕیارەکە وایە تا نوێی مانگە بەڵام لە ئەگەری درێژکردنەوەی هیچ ینی کێشەیەکی یاسایی دروست ناکە بەڵام زۆر گرنگە یعنی ئەم فۆرمە پڕکرێتەوە چونکە هەتا سکاڵاکان زیاتر بن بۆ کورد بۆ ئەو ناحەقیانی بەرامبەر بە کورد کراوە مافەکانی ئێمە زیاتر بەردەستە بێگومان ئێمە بینیمان لەسەر پرسی ئەنفال 5 کەس
سزادران و یەکێکیان بە بەراعە دەرچوو یعنی تۆ ئێمە با هەتا بەیانی لە ڕاگەیانەکانەوە لە هاوارکەین بڵین عجاج تاوانبارە زاڵمە ئەمەی بەرامبەر کورد کردووە بەڵام ئەگەر تۆ نێیت حەقەکەی خۆت لە ڕێی سکاڵاوە تۆمار نەکەیت نەچیتە بەردەم دادگا لە بەردەمی دادوەرە ئەم قسانە دووپات نەکەیتەوە نەبیتە شاید حاڵ لەسەر هاوڕێکانی ترە ئەما بێتەوەی ئەوەی کە ئەم کەسە دەربازی بێ لە سزا ئەگەر لە حاڵەتێکا دەربازیشی نەبێ بە کەمترین سزا لی دەربچێ بۆیە ئێمە ئەوەندە گرنگی بۆ سکاڵایانە ئەین کاک عاسی جۆ لەو قسانی لانەخانە یعنی زۆر گرنگە ئێوەمانان کەسانی وەکو جەنابێت وەکو شاید حاڵ وەکو ئەوانەی کە لەو کاتای لە زیندان بوون کە لە ڕێگەی خۆتان و یەکتر ئاگادار بکەنەوە بتوانن زۆرترین سکاڵا تۆمار بکەن لەبەرەوەی جۆ لە قسەکانی ئەم پارێزەرەیە لە ستۆدیۆ کە ئەڵێ حتاکو زۆرترین چۆنەڵی سکاڵا تۆمار بکرێت کەیسەکە باشتر بەڕێوە ئەچدووە ئەم کەسە ینی چۆنەڵی ئەبێ بۆی کە وەکو تاوانبار مامەڵی لەگەڵا بکرێت لەبەرەوەی لە ڕووی یاساییەوە تا ئێستا وەکو تۆمەتبارێکە وەکو تاوانبار سێر ناکرێت ئەنجە ئێوە چی ئەکەن عنی وەکو کە سوکاری ئەنفالکراوان لەو سنوورەیە تۆ لە ڕێگەی خۆتەوە چۆن هەوڵەی خزمانە دۆستانە ئاگادار بکەیتەوە کە بچن ئەم فۆرمە پڕ بکەنەوە هیچ هەنگاوێکی واتان کردووە هیچ دەست پێشخەرێکی واتان کردووە بەڵێ زۆر بە ماڵاتی لە سکاڵامان کردو لە مۆنومنتی ئەنفال بەس پرسیارەکە بلەو خاتونە ئازیزە هەیە بەڵێ ئەڵێ ئەوەی هەشدە ساڵ نەبێ ئەوەی هەشدە ساڵ بووە ئێمە گەنجەکانی هەمووی جیا کردو لە تۆپزاوە بردیان ئێمە ئەوەی ئەختیار و مناڵ بوو لەویانە بین ئیستا من باوکم و مام عەمری خۆیان کردووانە ئەختیار بن هە خەڵکی دێگەم بە 14 کەسی لەبوو بەس من ماوە ببوورە ئێمە بابەت هێشدە ساڵەکە بۆ ئێوە نەبوو ئێمە نمونەمان هێنا وتمان هەندێک جار لە دادگاکان لەسەر هەندێک بابەت بۆ ئەوەی کە کەسێک بە شایەت وەربگیرێت دەبێ هەشدە ساڵی تەواو کرد بێ بەڵام لە بابەتێکی وەها تاوانێکی کۆمەڵکوژیە کە بەشێکی زۆری ئەم تەمەنەکانی ئێوە ئەو کات مناڵ بوون و ئێوە خۆتان دەبنە سکاڵاکار بۆیە ئێمە وتمان بەعنی لەم کاتەیە مەرجنیە تۆ هەشدە ساڵە تەواو کرد بێ ببوورە ڕەنگە بەغەڵەت لە قسەکان تێگەشت بێ جۆ لە جوابەکەی بوو کاغاسی بەڵێ بەڵێ فەرموو کاغاسی عەزیزی تێگەشتم بەس بەڵێ بەڵێ جۆم لێ بوو بەڵێ فەرموو قسەکان جۆم لە وعانە ئێمە مناڵ بین ئیسا ئەوانە لە تەمە هیچ نەماوە ئێمە یەکێک ئێمە بەس 14-15 کەس بەس خەڵ دێکەمای لە گوندی قڵا بەس من ماوە ئەمە یەکێ لەوانەیەکێک مالو عەمری خواکەی وتر ئەختیار بوون لێرانە عەمریان خۆیان کرد ئەمە یەک ئیسا وەکو سکاڵاکار بڵێ من ئامادەم حتا ئەو سەری حتا بەغا بچم حتا نوک لە سەرمان بەپاڕ ڕۆم ئامادەم باشە کاک عاسی لانەخان جوابی یایتەوە کە ئێوە لەم چۆنەڵێ ئەم قانونەیە ئەم یاسایە بۆ ئێوە نییە لەبەرەوەی ئێوە وەکو سکاڵاکەر سێرەکردن لە دادگاوایە لانەخان وەکو سکاڵاکار جا من یعنی ئەمێ ئەوە پرسیارە بکەم ێستا لە گوندەکەی ئێوە لە قەڵاکە بەس جەنابن ماویتەوە یاخوا تەمەن درێژ بیت 1000 ساڵ تەمەنە بێ بەڵام چۆن کە سوکارەکەی ترە ئاگادارەکەیتەوە کە یعنی بچن سکاڵا تۆمار بکەن ئەوەی کە گرنگە لە ئێستەیە کە بکرێ ئەوەیە کە تا نۆی مانگ زۆرترین سکاڵا لەسەر ئەم کەسە تۆمار بکرێن هیچ شتێکی واتان کردو نازە من تێنەگەشتم لە وەڵامەکەت ڕوو نەبوو لەلام بەڵێ چۆن هەموو کەسێ ئاگادار کراوەتەوە بە تایبەتی لە مۆنومنتی ئەنفالەکان و تەبلیغ هەمووما کردووە هەمی هاتووە سکاڵای خۆی بڕوە لێرە بڵێ ئەوەی لە نوکدە سەلمان لێ هاتووە بڵێ باش لا نەخان ئەم بابەتە ڕەنگە زۆر پێویستی بە ڕوونکردنەوە بێ ینی تا ڕوونکردنەوەی لەسەر بدرێت و قسەی لەسەر کرێشتە هەرکەم بێت لەبەرەوەی کە ئەبینین ئەوەی کە هەیە یا تەمەنێکی ئەو کاتە زۆر مناڵ بووە یا وەکو کاک عاسیە لە اختیار بووە ئەمە دوایینەوە سەری کە چی پێویستە دیسانەوە بکرێتەوە لەسەر ئەم کەیسە بەڵام ئێستا شاخەوان و ئەوە شاخەوانش حازرە لەگەڵ هێمنیشە لەگەڵمانە شاخەوان لە کەلار و لەگەڵمانایە لە بنکەی تۆمارکردنی سکاڵاکان شاخەوان بانیت باش سڵاوە لێبێ ئەگەر بکرێ پێم بڵێ چۆن پرۆسەکە بەڕێواچێ و هاوڵاتیان چۆن سەردانی ئەو بنکەیەکەن و سکاڵاکانیان تۆمارەکەن و
چۆن لەوێ هاوکاریان ئەکرێت بۆ تۆمارکردنی سکاڵاکان. شاخەوان بەیانیت باش. بەڵێ ئاکام کۆسار بەیانی تاماش ئەڵبەتە لە ڕۆژی دووشەمەی ئەم هەفتەیەوە ئاڵمەتی تۆمارکردنی سکاڵا لە وەک خۆتان باستان کرد لە سێ بنکە لە هەرێمی کوردستان دەست پێکرواتە و جێگایانەی کە زۆرترین وارسی کە سوکاریان فالکراوەکانی لێ نیشتەجێ ئەڵبەتە لە ناحێ ڕزگاری کە بە ڕێبەراتی گشتی کاروباری شەیدان و کاروباری ئەنفالکراوەکان لێرە ئەم بنکە کراوەتەوە ینی ئێستا من لەگەڵ جەبار عومەر بە ڕێبەری گشتی شەیدان و کاروباری ئەنفالکراوەکانی گەرمیان لەسەر ئەنی هەم ناوەڕۆکی تۆمارکردنی سکاڵەکان و هەم ژمارەی سکاڵەکان تا ئێستا ئەوانەی کە هاتوونەتە بنکەکان چەند کەس سکاڵای تۆمار کردووە. کاک جەبار بەیانیت باش لەوە دەست پێ بکەین تاکو ئێستا لە بنکەکەی ڕزگاری ئەو بنکەی کە لە بەڕێبەراتی شەیدان و کاروباری ئەنفالکراوەکان کراوەتەوە ژمارەی ئەوانەی کە سکاڵایان تۆمار کردووە چەند کەسن و پێشبینیەکەن ژمارە سکاڵەکان گابە چەند. بەڵێ سەرەتا بە خێراتنی کەناڵە بەڕێزەکە دەکەم ڕێز و سوپاسم هەیە بۆ بینەرەتان سەبارەت بە پڕکردنەوەی فۆرم کەەوە ئامادەکاری بکرێت بۆ بەرزکردنەوەی سکاڵا دژی عەجاج کەەوە بە برسی پاسەوانەکانی نوگرە سەلمان بووە ئەوە لە 4/8 2025 دەستی پێکرۆ تاوکو ئەمڕۆ نزیکەی 82 کەس سکاڵای تۆمار کردو. 82 کەس بەدەم ئەو بانگەوازەیەوە هاتوون تاوەکو ئەمڕۆ پێشبینیەکەن بڕاتە چەند یانی ئەم سکاڵایە ئاگداریەکان گەشتووە بە کە سوکاری ئەنفالکراوەکان خۆتزانی کە سوکاری ئەنفالکراوەکان بەشێکی زۆریان لە گوندەکانن. ئێمە سەرجەم کەناڵەکانمان ئاگادار کردبووە کەەوە ئاگاداری لێدەن بۆ سەرجەم ڕێکخراوەکانی بواری ئەنفال ئاگادار کرانەوە کەوا لە ڕێگەی کەناڵەکانی خۆیانەوە خەڵکمان بۆ بنێرن و ئێمە ئەو ئەوانشی کە لە گوندم دوورە دەستن هەوڵی خۆمانداوە کە ئەوانشی نێن ئێمە تیمەکەمان وەکو لیژنێکیان هەیە دەرەچن لە گوندەکەی خۆیان ئەو فۆرمایان پێپڕ دەکەنەوە. ینی تیمی گەڕۆکشتان هەیە. باشە کاک جەبار ڕۆڵی خانمی یەکەمی عێراق و نووسنگەکەی لەم پرۆسەیەوە چۆنی بینن ینی هەوڵەدەن بۆ قۆناغەکانی داهاتوو لەسەر ئەم بابەتە زیاتر گفتوگۆ سەرەتا بۆی کەوا عەجاج دەستگی کرا ئەمە لای هەمووان ڕوون و ئاشکرایە کەوا خانمی یەکەمی سەرۆکۆماری عێراق دەورێکی باڵای هەبووە هەروەکو چۆن ئەو فۆرمەش لەلایەن ئەوانەوە هاتووە بۆ ئێمەکەوە پڕ کردەوە دوابایدەوە ئەمە هەنگاوی تری بەداوەتێ بۆ ئەوەی کەوا پێویست بکە ئەم سکاڵا بە باشترین شێوە بچێتە بەردەست دادگا بۆ ئەوی کەوا ئەو تۆمەتبارە بە سزای خۆی بگەێت. بە پێ و معلوماتی بەیەوە گەشتووە هەنگاوەکانی داهاتووی تۆمارکردنی سکاڵا ئەنی ئەگەر کەسێک لەم چەند ڕۆژە فریای تۆمارکردنی سکاڵا نەکەوێت ئەتوانێت هەر لێرە بێ یا بچێتە ئەو دادگایانی کە تایبەتمەندن لە بەغداد و لە سەماوە بۆەوەی کەیسەکە دەوڵەمەندتر بکات. بەڵێ جارێ ئەم سکاڵایە لە مەرحەلەی لێکۆڵنەوەیە دوابەدەوە ئێمە ئەوە پێشتریش ڕامگەیان ئێمە هەنگاوی ترمانە بێ بۆوانەی کەوا بۆ نمونە ئاگیان نەبووە یاخود لە دەرەوەی وڵات بوونەوە یاخود بە هەر بۆ کارێک نەیانتوانێت ئەو فۆرمە پڕکەنەوە ئێمە ڕێکاری تریان بۆ دەگینێ بەر کار ئاسانیان بۆ دەکەین. باشە کاک جەبار قابلی درێژکردنەوەی ڕۆژانی تۆمارکردنی سکاڵا تاکو ئەمڕۆ ئەوە درێژ ناکرێتەوە بەڵام ئێمە هەوڵ دەدەین و داوا دەکەین کەوا چەند ڕۆژێکی تر بخرێتە سەری. باشە کاک جەبار زیاتر ئەو خەڵکانەی دێنە ئێرە یعنی ئەو کەسانن کە سیستەمیان لەلایەن عەجاجەوە لێکراوە یا خەڵکی تریشن کە هەر لە نوگرە سەلمان. ئێمە ئەوەی خۆمان پێشتر هەوڵماندا ئەوەی کە لە نوگرە سەلمانە تەلەفۆنمان بۆی کردو کە دەرچووە ئەوانەی لای ئێمە زۆربەیان لە نوگرە سەلمان دەرچوونە زۆربەیشیان کە سوکاریان لێوێ بە چاوی خۆیان شەهید کراوە یاخود برسی کراوە یاخود ئەشکەنجە درراوە بە دوای هەنێک کەسێ لە نوگرە سەلمان هاتێتەوە کەوایتر بە هەرچی هۆکارێک بێ وفاتی کردووە ئێستا ئێمە کە سوکارەکەی بانکەین وتەی ئەوانش وەردەگرین وەکو ئەو فۆرمان بۆ پڕکەنەوە بۆ لە داهاتوە سکاڵا تۆمار بکەن. سپاس بۆ جەبار عومەر بە ڕێبەری گشتی شەیدان و کاروباری ئەنفالکراوەکان لە گەرمیان. بەڵێ ئاکام کۆسار ئەمە دوایین زانیاریەکان بوو لەسەر بنکەی شەیدان و کاروباری ئەنفالکراوەکان کە بۆ تۆمارکردنی سکاڵا دژی عەجاج کراوەتەوە. دەستخۆش شاخەوان لە کەلارەوە سپاس بۆ تۆ میوانەکەت. بەڵێ کۆسار بەردەوامین ئەچینە لای هاوکارمان هێمن بۆ هەمان مەبەست هێمن بەیانیت باش پرۆسەی تۆمارکردنی سکاڵا لەلایەن کەسوکاری ئەنفالکراوان لە شاری سلێمانیش بەردەوامە و ئاشکرا تا ڕۆژی شەمەیە پرۆسەکە چۆن بەڕێوە چێت ئەوانەی کە سکاڵا تۆمارەکەن ئەم دڵسۆزی و خەمخۆرەی بەڕێزخانمی یەکەمی عێراق چۆن هەڵەسەنجێنن فەرموو زانیاریەکان لای تۆیە.
بەڵێ ئاکام دیارە لە شاری سلێمانیش هاوشێوەی هەم چەمچەماڵ و گەرمیانیش لێرە پرۆسی تۆمارکردنی فۆرمی سکاڵا دژی تۆمەتبار حەجاج بەردەوامە دیارە ڕۆژانە کە سوکاری هەم ئەنفال کراوان هەم ئەو کەسانەی کە بەدەستی حەجاج کە سوکاریان شەهید کراوە دێنە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لێرە سکاڵا دژی حەجاج تۆمار دەکەن دیارە ڕۆژانەش لە سەعانەوە توانی بڵین ژنەکان یاخود ئەو تیمەی کە دیاری کراوە بۆ پڕکردنەوەی ئەم فۆرمە لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە پێشوازی لە کە سوکاری ئەنفال کراوان دەکەن بۆی لێرە فۆرمەکانیان پڕکەنەوە تا کاژمێر دوانزەی تر هەندێک کاتەیە کاتەکەشی درێژ دەکەن بۆ نەچێتە سعادیەکەیتە بەپێی ئەوەی کە سوکاری ئەنفالکراون و کاتێک کە فریاد دەکەون دێنێرە دیارەوان پێشەوە پەیوەندیان پێوە دەکەن و پاشان دێنێرە دیارە ئێمە ئێستا لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەی ئەوەی کە لە پشتمەوە دیارە پڕکردنەوەی فۆرمەکانە لەلایەن هەم تیمەکەەوە کە کاک نەسرەدین یەکێکە لەو کەسانی کە هاتووە فۆرمی سکاڵا بکە ئەگەر کاک نەسرەدین ئازێت کێشی بیت تێرەوە بۆی چەند وتەیەکی لێ وەرگریم زانین کاتوە تێرە ڕای چیە لەسەر ئەم فۆرمە کاک نەسرەدین سڵاو لێبێت ئەم کاتت باش چی وای لە تۆ کرد بیت ئەمڕۆ لێرە لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە فۆرمی سکاڵا دژی ئەو تاوانبارە تۆمان پێی ئێمە و کاتێ ئەنفال کریاین دوومان لە دبز ماندووە سەچمان نوگرە سەلمان ئەم حەجاجەمان لەورە دی ئەم حەجاج تعدای لێمان کردووە خۆمی ئەشکەنجەن داوە کە چوومە بەلای دایکم ئێمە تێکەڵ نەکردووە ئێمە چوومە بەلای دایکم بڵێن بابەت بەدزیوە دوایی گردمی هەند دەسمە لە پشت ئاوە بەستووە زۆری دالیم یعنی خۆمی ئەشکەنجە داوە بە چاو خۆمی شەن کەس دیە و ئەشکەنجەی داوە ئیتر خواردمان نەبووە بە هەموو ڕوویەکەوە ئەم بیانی بۆ بیانی سەمونە دوو سەمونەدا پمان یان تۆزی ئاو شووەر ئەیتری خواردمان ئەمە بووە نوگە سەلمانیش دەشو دەرمان نەبوو ئێوانان نوێ ساعە دوان هاتن ناو ساحەکە کاتێک بەس ئاسمان مەعادی ئیتر چوار تەرەفی گیریا بوو دوو قات و بەرز و زۆر گەرما سەرما زۆر تاسیری تێمان کرد ئێمە ئەم حەجاجە زوڵمێکی زۆری لێمان کردگە ئەمانەمە چاو خۆمان دێ لەورە بووین ئێمە زۆر باشە دیارە ئەمە دوای 37 ساڵ حەجاج دەستگیر کراوە ئەمە خەونی هەموو کە سوکاری ئەنفال کراوان بوو کە تۆمەتباری سەرگی کە ئەمە دەزی بکرێ ڕۆڵی خانمی یەکەمی عێراق لەمەدا چۆن هەڵسەندەی دەسەنجێنن بۆ کە سوکاری ئەنفال کراوان کامیشە بەڵێنەوەی پێداون ئەو کەسانی کە تۆمەتبانە دەستگیر بکرێت وڵی بەعام من ناتوانم بڵێن فڵان کەسان بەعام هەچ کەسێ توانێت ئەم سکاڵەیە بەرزوە کردو و ئەم پیاوە گیریایمە دەستخۆشی لیەکەین دەستخۆشی لیەکەین و بە سزای خۆی بگەێنن نەک لە سژنا خەڵی بکەنی بیتێنەوە و ئێمەش لێرەوە خەپەت بخۆین ڕاستیەکەی ئەو زۆڵمە زۆرێکی لی زۆری لێمان کردی ئێمەش بە هیچ نوێ تۆزی حەقی خۆمان بە چاو خۆمان تۆزی حەقی خۆمان بدوینین حەقی لێ بکەنەوە و حەقیشی ئیدامە هیتر ناکرێ شتێتری لێ بکەن سەلامەت سپاس بڵێ ئاکام کۆسەر ئەمە وتەیەکی لەو شاد حاڵانە بوو کەم ڕاتۆتە ئەمنە سوورەکەی شاری سلێمانی سکاڵا تۆمار دەکات منەموی ئاماژە بۆ بکەم کە دیارە سبەی نێشکە ڕۆژی هەینیە بە هەمان شێوە تیمەکان لێرن لە مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە هەوکات دوو سبەیش کە کۆتا ڕۆژە بە پێ و بڕیارانەکەی چکە تا ئێستا ڕوونیایە کاتەکەی درێژ دەکاتۆیانە هاوڵاتیان و کە سوکاری شەیدان و ئەفالکراوان و کەسانی کە بەدەستی حەجاج چۆنەڵی زیندانی کراون یاخود کە سوکاریان ئەنفال کراوە دەتوانن بێنە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لێرە سکاڵا تۆمار بکەن دیارە بێگومان هەموو ئەم بەڵگانە یاخود هەموو ئەم سکاڵانە دواتر بۆ دەکرێتەوە کامە بە هەوڵی خانمی یەکەمی عێراق یاخود بڵێن نووسکی خات و شانە جیبرای محەممەد کە ئەم هەوڵانە چڕ کراوەتەوە بۆی حەق و مافی کە سوکاری ئەنفال کراوان بسێنرێت و ئەو تۆمەتبارە سەر یاخود ئەو تاوانبارە سەرەکی کە هەیە بەزای یاسایی خۆی بگەێنرێت. بەڵێ هەیە من لە سلێمانی سوپاس بۆ تۆ میوانەکەت. بەڵێ کۆسا بەردەوامی نەچینەوە لای کاک ئاسی لە چەند شەماڵ کاک ئاسی من دوا پرسیارت لێ ئەەکەم دڵسۆزی و هەوڵی خانمی یەکەمی عێراق چۆن هەڵەسەنجێنیت هەم نووسینگەکەشی سەبارەت بە وروژانی ئەم کەیسە دەستگیرکردنی حەجاج فەرموو. ئێمە سوپاسێکین دەستخۆشی لەکەین بەڕاستی ئیشێکی مرۆڤ دۆستانەی کردووە دەستی خۆش بێ سوپاسیەکەین سوپاسی ماندووبیۆ نەکەین دەستی خۆش بێ زۆری سە بنوە یەکیان خۆمەوەزەم ئەو کاتم کە بەر بووم کە هەواڵم بیستکە حەجاجی دەزی کردووە. زۆر باشە کاک ئاسی لە چەمچەماڵ سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بوون دەستان خۆش بێ. لا نەخان کاتمانەوە نەماوە ئەمەوێت دوو پرسیارەکەم بە کورتی جواب بێت یەکەمیان وەکو پارێزەرێک
چۆن ئەم هەنگاوە هەڵە سنگێنی هەنگاوی نووسنگەی خانمی یەکەمی عێراق هەڵێناوە بۆ دەستگیرکردنی ئەم تاوانبارە. دووەم خانمی یەکەمی عێراق ئەتوانێت کاریگەری هەبێ لە سەر بەڕێوەچوونی دادگایەکەیە نە. بەڵێ هەنگاوەکە تەمان هەنگاوێکی زۆر گرنگە لەبەرەوەی هەموو کورد چاوەڕێی ئەوە بووە ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان ناحەقی بەرامبەر کورد کردووە ئازاری منداڵێکی یاوە کە سوکاری کوردی بە زیندوی خستۆتە چاڵەوە هەموو ئەوانە دادگایی بکرێن. بۆیە ئەم پرسە بەڕاستی پرسێکی گرنگە و ئێمە بیرمان نەچێت لەگەڵی کووتمان 37 ساڵ بەسەر ئەم تاوانەیە تێپەڕی کردو بەڵام ئەم تاوانانە بەسەر چوونیان نییە. یعنی لە هەر کاتێکدا بێت ئەبێ ئێمە دڵخۆش بین ومێدمان هەبێ بەوەی کە دەکرێت بەهۆی هەوڵەکانی بە نمونە خانمی یەکەمی عێراقەوە لە بابەتێکی وەهادا دەکرێت ئەم کەسانە دەستگیر بکرێن. بەڕاستی ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە. و بیرمان نەچێت کاکۆسار یەک شتەیە من ئەمەوە کە باسی کەم بۆی ئێمە ئەوەندە تەکید لەم فۆرمە ئەەکەینەوە بۆی ئەوەندە تەکید لەوە ئەەکەینەوە کە سکاڵاکان زۆر بێ هەتا سکاڵاکان زۆر بێ بۆ ئێمە باشترە. ئێمە بیرمان نەچێت کاتی خۆی سەدام حوسێن کە لە سێدارە درا لەسەر پرسی کورد لە سێدارە نەدرا. هەموو ئەو تاوانانی کە بەرامبەر بە کورد کردی هەموو ئەو ئەشکەنجەدان و ئەو ناحەقیانی کە بەرامبەر بە کورد کردی سەدام حوسێن لەسەر پرسی دووجێی لە سێدارە درا. بۆ ئێمە دڵخۆشی بوو کە کەسێکی وها لە سێدارە دراوە بەڵام ئەزانی چ ناحەقیەکی لەگەڵ خۆی بردە ژێر قەبرەوە چ ناحەقیەکی لەگەڵ خۆی بردە ناو قەبرەوە با بڵێن تەنانەت پەلەش کراوە لە پرۆسەیدا بێگومان جا مەبەستەکە چییە؟ ئێمە ئێستا ترسی ئەومان هەیە جارێکی ترم بابەتە دووبارە بێتەوە. ڕاستە ئێستا عەجاج دەستگیر کراوە بەڵام لەگەڵ هەموو ئەم تاوانانی کە بەرامبەر کورد کردوێتی ڕەنگە چەنەها تاوانی تریشی کردبێ. بۆیە دوجار ئێمە داوا لە خەڵک دەکەین تکایە سکاڵاکان با زۆر بێ بۆ ئەوەی عەجاج لەسەر پرسی کورد دادگای بکرێ و لەسەر پرسی کورد لە سێدارە بدرێ و هەوڵەکانی خات و شاناز بێگومان هەموو ئەو هۆڵانی کە تا سیاوەتی بەردەوامیش دەبێت بەڵام بابەتی دەستێوەردانە ناو دادگا هیچ کات یعنی ئەو دەستوەرنادا لە کاروباری دادگا دەبێت سەربەخۆی و سەروەری تەواوی خۆی هەبێ بەڵام دوجار ئەوەی کە خەڵک دەیەوێت و ئەو سکاڵانی دەکرێت و کۆکردنەوەی هەموو بەڵگەکان بێگومان ئینشاءالله دادگاش دەگاتە ئەو قەناعەتەی کە دەبێت عەجاج لەسەر پرسی کورد لە سێدارە بەکان خۆش بێت لانا ئالان پارێزەری ڕایۆشکار و ڕاگەیاند کارکان بەیانێ لەگەڵمانە. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت.